الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەو شتانەی کە عەقڵ و ژیری شاخەڵاتی خوای پەروەردگارە بۆ مرۆڤ، لەو شتانەی کەوا عەقڵ لاواز دەکەن، ئینسان تووشی حاڵەتێک دەکەن کە هەڵسوکەوت و ڕەفتارێک دەنوێنێ لە ئینسانی عاقڵمەند ناوەشێتەوە. ئەو هۆکارەوا دەکا ئینسان عەقڵی بەرەو لاوازی بڕوا، تا دەگاتە پلەیەک ئینسان بە تەواوەتی عەقڵەکەی لەدەستدا و لە عورفی ناو کۆمەڵگادا ئەگەر وشەکە نەشیاویش بێ ناچارین بیڵێن پێی دەوترێ شێت بووە. ئەو هۆکارانەمان لە وتاری ڕابردوودا هەندێکیان باس کرد، وەکو یەکەمیان بواری ویراسی و بواری بنەماڵەیی کە ئینسان لە بنەماڵەکەیدا کەسێک هەبێ و ئەمە لە ڕێی ویراسیەوە دەگوازرێتەوە. دووەمینیان حەسرەتی لە دەستدانی خۆشەویستێک، کەسێکی ئازیزی مردووە ئەوەندە بیری لێ کردوێتەوە و دڵنەوایی نەکراوە تا کاری لە عەقڵ و بیر و هۆشی کردووە. سێمیان نەگەیشتن بە دڵخواز، کوڕێک و کچێک دڵیان بە یەکەوەیە و کاتێک کە بۆ یەک نابن و بەستەمێک لە یەکتری دادەبڕێندرێن و کەسێک نییە تێیان بگەێنێ و بەرچاویان ڕوونکە، عەقڵی ئەو مرۆڤە لاواز دەبێ، کاری وای لێ دەوەشێتەوە لە مرۆڤی عاقڵ ناوەشێتەوە، چاوەڕێی ئەوەی لێ نەدەکرا ئەو کاردانەوە خراپانەی هەبێ. تا جار هەبووە لە مێژوودا زۆر ڕووداوی وا هەیە کە دەگاتە حەدی شێتبوون. چوارەم حەسرەتی لە دەستدانی ماڵ و سامان، پارەیەکت هەیە، ماڵێکت هەیە، مڵک و خانوویەکت هەیە، لێت داگیر بکرێ و بە ناڕەوا بخورێ، ئەمەش کار لەسەر عەقڵ و ژیری مرۆڤ دادەنێ. پێنجەم ئینسان هەردوو چاوی بڕوانێ بۆ سەر دنیا و قیامەت لەیادکە، تەنها وابزانێ ژیانی ئەم دنیایە و خۆی بەراورد کا بەرامبەر بە خەڵک بە دڵنیاییەوە پێی ناگا، کاری وا دەنوێنێ کە لە عاقڵمەندان ناوەشێتەوە. هەر پێنجمان لە وتاری ڕابردوودا بە درێژی باس کرد. دەچینە سەر خاڵی شەشەم، خەفەت خواردن و مەراق خواردنەوە و هێشتنەوەی لە ناو دڵی خۆتدا. دەرنەبڕینی ئەو خەم و خەفەتە وا لێ دەکا ئینسان تووشی خەمۆچی دەبێ. ئەو خەمباری و خەمۆچیە کار لە عەقڵی ئینسان دەکا، وردە وردە لاوازی دەکا و ئەگەر فریای خۆی نەکەوێت لە سەرنجامە ئەو ئینسانە شێت دەبێ. بۆیە یەکێک لە هۆکارەکانی شێتبوون و دەرچوون لە بازنەی عەقڵ و ژیری خواپەناماندا خواردنەوەی خەم و خەفەت و دڵتەنگیە لە ناو ناخی خۆتدا. هۆکارەکانی توشبوون بە خەمۆچی و خەمباری و دڵتەنگی و نائارامی دەرونیش چەند شتێکن. یەکەمیان کە لەم وتارەدا ئاماژەی پێ دەکەین بریتیە لەوەی ئینسان ئامانجێکی هەبێ، پەیامێکی جوانی هەبێ، ژیانێکی پوخت و خاوێن بۆ خۆت بەسەر بەری. بەڵام کەسانێک کە ئینسانی ناحاڵین، نەشیاون بە ژیان، لە تۆ باش تێناگەن، بوختانت بۆ بکەن، قسەی ناڕەوات بەرامبەر بکەن. جاجار هەیە تۆ پەیامێکت پێیە، بانگ خوازیەکت هەیە، خەڵک بۆ لای خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگ دەکەی، بەڵام خەڵکی ناحاڵی کاتێکە بە پەیامەکەت ناوێرێ ئەوێ لە کەسایەتیدا و هەزاران بوختانی بازاڕیت بۆ فڕێدەدا. کەسێکی تر هەیە لە بواری بازرگانیدا خەریکی کار و کەسابەتێکی حەڵاڵە، نارەکانی کاتێک کە ناتوانن ئاوا بیخەن کۆمەڵە قسەی نەشیا و بوختانی بۆ دروست دەکەن. کەسێکی تر لەگەڵ ماڵ و خێزانی خۆیدا لەگەڵ هاوسەری ژیانیدا ئەوێ هێلانەیەکی گەرم و گوڕی ژیانی هەبێ و بۆ خۆی بە گوزەرانێکی مامناوەند قەناعەتی هەیە، کەسانێکی حەسوود و دڵپڕلەقین بۆ ئەوەی ئەو بەین و خۆشیە تێکدان دێن قسەیان لەسەر دەکەن، قسەی نەشیا و بوختانیان بۆ دروست دەکەن. ئینسان چەندە پلەی بەرز و باڵا و بەهێز بێ، هێشتا ئەم قسانە کار لە دڵ و دەرونی دەکا و خەمباری دەکا. بە تایبەتی ئینسان ئەگەر خۆی کەسێکی پاک بوو، تا پاکتر بی بە قسەی نەشیا و خەمبارتر دەبی. ئینسان تا ڕازگۆتر بێ کە پێ بوترێ درۆزنی زۆر بەلایەوە قورسە، تا ئازاتر و چاونەترستر بی پێت بڵێن ترسنۆک زۆر بەلاتەوە قورس دەبێ.
خەڵکە بۆ سەری خۆی لەسەر ئەو قسەیە داناوە کە وشەی ترسنۆکی بیستووە چونکە کەسێکی زۆر بەغیرەت و ڕەشید و ئازا بووە پێ قبوڵ نەکراوە وشەی ترسنۆکی بەسەرا ببرێ حتا سەخی تەبیعەتتر بی بە وشەی قرچۆک و ڕەزیل قەڵستری حتا وەکو ئینسان داوێن پاکتر بێ بە وشەی پیسی بەدڕەوشتی بدرێتە پاڵ زیاتر پێی دەشکێتەوە وەکو ئەو کاریگە دەرونیەی لەسەر عایشەی داوێن پاک کرا چونکە ئەوەندە پاک بوو بوختانەکە کاری لەناو دڵی کرد و لە جێگادا خستی نەیدەتوانی بە قاچەکانی خۆی بڕوە بۆیە بەڕێزان ئینسان چەندە بەهێز بێ قسە کاری لێ دەکات تۆ هەر گۆشت و خوێنی و هەر دڵت هەیە هەستت هەیە ناخت هەیە ئایا چێ هەیە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەهێزتر بێ دڵێک و سینەیە کە خوا دەفەرمێ ئەلەم نەشڕح لەکە سەدڕەک بەڵام با بچینە خزمەت قورئان کاتێک کە ناحەز و نەشیا و نارانی ئەو قسە نەشیا و بوختانانەیان بەرامبەری دەکرد چۆن پێغەمبەری خوا دڵتەنگ بوو خوای گەورە ئەو مەشهەدە و ئەو حاڵەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە قورئانەکەیدا بۆ تۆمار دەکا لە سوڕەتی الحجر ئاەتی 97 دەفەرمێ ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون ئێمە ئاگامان لە حاڵتە بەدڵنیاییەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاگامان لێیە چۆن دڵت تەنگ بووە ئاگامان لێیە ئەو دەروونە چ ئازارێکی هەیە و چەند زەحمەت دەکێشێ ئاگامان لێیە چەند دڵتەنگ و چەند خەمباری چەند خەفەتباری ئەی خۆشەویست ئاگامان لێیە هیچ کات خۆشەویستم وا نەزانی خۆ ئاگای لێن نییە جاری وایە هیچ قسەشن نەکردەوە بەس دوعا ئەوەیە زەلیلیەکە لەبەر دەمی خوادا خوا زۆری پێخۆشە ئەینا بەخوا هیچ نەوەتۆ خوا ئاگای لە دڵتە خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەر خۆشی نەدەهێنا هێشتا خۆڕاگر بوو هیچی نەدەوت بەس خوا دەفەرمێ ئاگام لە دڵتە ئاگام لە ناو دڵ و دەروونتە چەندە ئەو دڵت تەنگ بووە چەند غەمباری کردووی چەند خەفەت دەخۆی شەو و ڕۆژ بەچی خەفەت دەخۆی بما یەقولون بەو قسە نەشیاوانەی کە پێت دەڵێن کە ناحەز و ناکەسان پێت دەڵێن جا خۆشەویستان چوومە خزمەت قورئان لە تەواوی قورئاندا 6 بوختان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کراوە هەمووی قورئان تۆماری کردووە یەکەمیان پێیان دەوت چی پێیان دەوت جادوگەرە کاکە ئەم محەممەدە ئەوەی کە دەیڵێ ئەمە سحرە ئەم ئاینەی هێناوە ئەمە ساحر بازە خوای پەروەردگار دەفەرمێ لە سوڕەتی یونس ئاەتی 2 ئین هذا لساحر مبین دەیانگوت خەڵکی نەدڵنیابن ئەم محەممەدە ساحرێکی ڕوون و ئاشکرایە کە قورئانی دەخوێندەوە دەیانگوت ئەوە سحرە دەیکا ئەوە سحرە لە خەڵکی دەکا کاریگەری لەسەر خەڵکدا دەنێ دووەمیان دەیانگوت ئەم قسانەی دەیکا درۆیە ڕاز ناکە دەیانگوت هذا ساحر كذاب ئەمە جگە لەوەی ساحرە هەر زۆر زۆر درۆزنیشە لە سوڕەتی ساد ئاەتی 4 هاتووە سێەم بوختان کە بە پێغەمبەریان دەکرد و ئەو ئازارە دەچوە دڵیەوە دەیانگوت ئەم قورئانەی کە دەیڵێ ئەوە شیعرە ئەم کابرایە شاعرە دەیانگوت ئەئینا لەتاریکو ئالیهەتینا لشاعر مەجنون ئێمە واز لەو خوایانە بێنین ئەو هەموو کۆمەڵە خوای کە هەمانە 300-400 خوامان هەیە لە باب و باپیرانمانەوە سوزدان بۆ دەبین و لیان دەپاڕێنەوە هەر لەبەر قسەی کابرایەکی شێتی شاعر ئەم محەممەدە نەک هەر شێتە هەر پڕە شاعرە قسانی کە دەیانوێنێتەوە شعرە و کردوێتی بە قورئان و بە ناوی خۆ دەیخوێنێتەوە چوارەمیان داوت ئەوە ئەفسانەی پێشینانە 9 جار لە قورئانە وشەی ئەساطیر الأولین هاتووە دەیانگوت ئەو قورئانەی کە دەیخوێنێتەوە کورە با بخۆ هەر حیکایەتە ئەمە چیرۆک بێژە ئەمە هەر گوێی لێ ڕاگرە فڵانکە زوای کرد و فڵان گەلەوا بوو بێئاگا بوون لەوەی دوو لە سەرسەی ئەم قورئانە باسی پێغەمبەران و گەلانی پێشووە دوو لە سەرسەی چونکە ئەگە مێژووی مرۆڤایەتی بکەی بە 3 بەشەوە بەخوا 2 بەشی زیاتر ڕۆیشتووە ئەو 2 بەشە دەرس و عیبرەتی بۆ ئەم بەشەی ماوە کە تێیدا دەژین با هەڵەکانی ئەوان دووبارە نەکەیەوە با جوانیەکانی ئەوانت لەدەست دەچێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی بۆ دەخوێندنەوە گوێیان بۆ دەگرت کە لێ دەبەوە دەیانگوت کاکە خۆ ئەمە هەر حیکایەت دەخوێنێتەوە خۆ یەک شتی تر نازانێ ئەی بۆ باسی دینمان بۆ ناکەی بۆ باسی حیکایەتمان بۆ دەکەی نعوذ بالله 9 جار لە قورئانە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانەکەی ئاوا بۆ دەخوێندنەوە وڵامەکەیانەوە بۆ ئەوەی تۆ دەڵێ هەموو حیکایەت و چیرۆکە و ئەفسانەیە ئەمە هەر وەکو چیرۆکی ڕۆستەم و زۆراب وایە و بێبنەمایە و هەر ئەسڵ و ئەساسی نیە کێ دەڵێ وایە ئەمە خۆت دروستت کردووە خۆت هۆنیوتەتەوە بە ناوی خواوە بە ناوی دینەوە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوحم بە قوربانی بێت چەند ناڕەحەت بوو بێ پێنجەمیان پێیان دەگوت فاڵچیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو ڕۆژێک ئەو ئەستێر و مانگانە نامێنن ئەو خۆرە نامێنێ ئەو دەریانە هەمووی دەتەقنەوە وەکو هایدرۆجینێک وەکو قومبەرەیەکی ئەتۆمی
ڕۆژێک دەبێ فڵان شت دێ ئەخباری دەدا کە نیشانەکانی هاتنی قیامەت چین دەیانگوت تەواوە ئەوە فاڵچییە فاڵچی هەواڵ دەدا لەسەر شتێک کە لە داهاتوودا ڕوودەدا تەواو محەممەد فاڵچییە ئەمە فاڵچی نەبێ ئەم هەواڵانە چوزانێ چکە دووشتمان هەیە فاڵچی واتە هەواڵ لە داهاتوو دەدا ساڵانی داهاتوو چی دەبێ عەڕاف ئەوەیە هەواڵ لە ئێستا دەدا لە ئەو دزیە لێت کراوە فڵان کەس بۆ ئێستا ڕوویداوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لە هەردووچیان کردووە ئەوانەی بە بێ ئیمان داناوە کە هاتوچۆی ئەو کاهین و عەڕافانە دەکەن چۆن دەبێ خۆی کاهین بێ ئەوە هەموو کەلامی خوا بوو کە بڵاوی دەکردەوە شەشەمیان داوت ئەو قسانەی کە دەیکا ئەوە فێر کراوە دەیانگوت معلم مەجنون وەکو لە سوڕەتی ئەدوخان ئاەتی 4 هاتووە دەیانگوت محەممەد فێر کراوە ئەم قسانەی فێر کراوە کاتی خۆی سەفەری کردووە بۆ بازرگانی خەدیجە چۆتە وڵاتی شام و هەندێک وڵات خۆ ئەزانێ لەوێ چێ خوێندەواری بینی و هەندێک قسەی جوان و شعر و ئەوانە فێر بۆ ناوی ناوە قورئان دڵە من پێغەمبەری خوام یەقولون بەڕێزان بەردەوام ئەمە بە پێغەمبەری خوا دەکوترا 13 دانە ساڵی مەککە ئەو پێغەمبەرە ئەم بوختانانەی پێدەکرا ئەچۆ ماڵەوە ئەم هەموو خەفەت و حەسرەتە لە دڵیا بوو بەسەر خۆی نەدەیەنا قسەی نەدەکرد بەڵام خوا فەرمووی ئاگام لە دڵتە هێشتا ئەی محەممەد تۆ پێغەمبەری خوای و سەرداری پێغەمبەرانی بەڵام هەر مرۆڤی چونکە ئەوەندە پاکی و لە ڕاستگۆیی خۆت دڵنیای ئەم قسانە زۆر کاریگەری لەسەر دەروونت دادەنێ ئای چەند خەمباریان کردی چەند خەفەتباریان کردی چەند قەلەق و دڵ ناڕەحەتیان کردی بۆیە خوای پەروەردگار چارەسەری بۆ دانا خۆشەویستان ئەم قورئانە کە دەیخوێنیتەوە واللهی یەک بەیەکی ئێمە پێویستە دەرسی ژیانی لێوەرگرین وتاری جمعە هەر بەڕێکردنی چەند دقەیەک نییە هەر یەکێک لە ئێمە لە وتاری جمعەدا دەبێت دەرسی ژیان وەرگرین مامۆستایانی زانکۆ دەروون ناسان ئەم بابەتە پەیوەندی بە چارەسەری نەخۆشیە دەرونیەکانەوە هەیە ئەبێ ئەو کەسانەی کە پسپۆڕی بواری دەرونین و نەخۆشی دەرونی دەچێتە لایەن لە قورئانەکە شارەزا بن لەگەڵ ڕێزی تایبەتیم بۆ پزیشکانی بواری دەرونی یەکسەر چەند حەبێکی بۆ دەنووسێ هەندێکیان خەول لێ دەخەوە هەندێک شتیای خواردن زیاد دەکەوە هەندێک قەلەقیت کەم دەکاتەوە لە ناو خوێندا شتێکی باشە بەڵام بۆ نایەوە خزمەت قورئانەکە لە قورئانی پیرۆز و پڕبەرەکەتە پێمان دەڵێت چارەسەرەکە ئەبێ یەکەم جار هۆکارەکەی بدۆزیتەوە من وەکو خۆم پسپۆڕی نە ئەو بوارانەم و نە جوابی ئەو پرسیارانەش دەدەمەوە چونکە نە ئیشمە و نە زانستی لێ دەزانم بەڵام لەم مینبەرەوە تکایەک لە مامۆستایانی بەڕێزی ئاینی دەکەم کە ڕۆژانە خەڵک ڕوویان تێدەکا کە باسی دڵتەنگی و خەفەتی خۆی دەکا بەداخەوە لەم کوردستانەدا و لە تەواوی جیهاندا ئاماری سامناک هەیە کە دڵتەنگی و نەخۆشە دەرونیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن بە ئەندازەی ئەوەی خەستەخانەکان پڕن لە نەخۆشی جەستەیی وەڵڵی دڵتەنگەکان زیاتری ناو کۆمەڵگان هەر هەمووی کە سینەی خۆت بۆ دەکاتەوە خوا ئەزانێت چەند خەم و مەراق لە دڵیایەتی بۆیە گوناحە مامۆستای ئاینی یەکسەر دەڵێ ئەوە تۆ سیحرت لێکراوە ئەوە تۆ جادول لێکراوە ئەوە چاوی پیس لێی داوی نا مامۆستای بەڕێز ئەبێ وریابی دکتۆری بەڕێز ئەبێ بزانی ئەم ئینسانە کە تووشی ئەم نەخۆشی حاڵەتە دەرونێ نائاساییە بۆ هۆکارەکەی چییە لە شاری سلێمانی کەسێکم بینی لە نوێژی جەماعەتی نیوەڕۆدا هەر وەکو ئەوەی کە شتێکی زۆر گەورە لە ژیانیدا ڕوویدا بێ کە بەندەی گونەهباری چاوپێکەوت بوو من لەسەریش گەڕابم و لامدا بۆ مزگەوت وتی مامۆستا چەند دەمێکە عەوداڵم بەدووی تۆدا چاوم پێت بکەوێ وتم دەی لە خزمەتت دام هەروال بە پێوە لە ناو مزگەوتە باسی خۆی کرد کە ژیانێکی زۆر ناڕەحەتی هەیە لە ڕووی دەرونیەوە تەنانەت لە ئاستی شێدبوون وەک خۆی دەیون نزیک بۆتەوە ژنەکەی لێی بێزار بۆ خەریک بۆ لێی جاوێتەوە منداڵەکانی لێی وەڕزن هاوڕێ و خزمەکانی خەریکە وازی لێدێنن ژیان بە تەواوەتی لەبەر چاوی تاریک بوو چەند جارێک خەریک بۆ خۆی بکوژێ من ئەو کاتانە ئەم زنجیرە باسم ئامادە دەکرد بە فەزلی خوای پەروەردگار ئەو هۆکارانم لای خۆم نووسی بوون وتی چوومە لای مامۆستایەکی زۆر بەڕێز و بە تەقوا و واریع و خواناس و ناوداری ئەم کوردستانە مامۆستا هەندێک قسەم بۆ کردەوە توێتی دڵنیا بە تۆ لە دوو حاڵەت بەدەرنیە یان سحرت لێکراوە ئەمەی کە تۆ دێڵێ یان چاوی پیس لێی داوی و چۆتە ناختەوە و خوا ڕزگارت کە وتی ئێستا هەر بیر لەوە دەکەمەوە دەبێت چ ناحەزێک سحری لە من کرد دەبێت چ کەسێک بە چاوی پیسەوە کرد بم ژیانێکی خۆشمان هەبوو هەموو ماڵتەکە وتم وەڵڵی کاکی بەڕێزم من لەوانە نازانم بەخوا هیچ نازانم بەس ئەوەندەت پێڵم بچۆ لای دکتۆری دەرونی وتی بەخوا مامۆستا بە عەلاگە حەپیشم خواردووە هیچ ئیستیفادەیەکم لێ نەکردووە بیرم کردەوەتم من پرسیارێک لە تۆ دەکەم هۆکاری ئەوەی لە بنەماڵی ئێوەدا کەسێکتان هەبووە لە باب و باپیرانت ئاوا تووشی ئەم حاڵەتانە بوو بێوتی گومان شک نابم نەمبیستووە وتم کەسێک
چۆتە دڵتەوە و دڵخوازت بوو بێ لە پێش خێزان تا لە دوای خێزان تا پێی نەگەیشتوی کاریگەری لەسەر دڵت کرد بێ کوتی نەبەخوا ئەوەشم نەبووە وتم کەسێکی خۆشەویستت لەدەست داوە ئەولادێک برایەک باوکێک دایکێک کە ئەوەندە پێخەمبار بوو بیت و شێم حاڵەتی کردبی وتی ناوەڵای ئەوەشمان نەبووە وتم قەرزاری وتی نەوەڵاش کرد قەرزاریش نیم گەیشتمە سەر ئەوەی وتم کەس قسەی پێ و توی دڵی تەزاندبی لە شوێنەکە وا تەریق کرابێ و بوختانێکت بۆ کرابێ و ئەوەندە خەفەتت پێ خوارد بێ والات بێ وتی نەوەڵای شکر ئەوەشم لەگەڵ کەسانیە وتم خۆماڵت نەخوراوە پارەت نەخوراوە وتی بەرە وەڵا 12 دەفتەر دۆلارم هەبوو کابرایەک هەر هەمووی خوارد هەمووی تا ئێستا 2 دەفتەرم دەستکەوتوەتەوە 10 دەفتەرم خوراوە لەو کاتەوە دڵم دەڵی لەسەر دنیا نەماوە هیچ هۆشێکم نەماوە ساڵانێکی زۆر پارەم کۆ کردەوە بوو بە 12 دەفتەر و دام بەدەستی کابراوە ئەوەی هەم بوو ڕۆی وتم دەیبرا ئەوەی تۆ وەڵی نەسیحرت لێکراوە نەچاوی پیس دەیداوی نەدڵی خۆت تەنکە تۆ پارەت خوراوە ئەوە ئەوەندەت بیر لێ کردوێتەوە شەو ڕۆژ کاری لەسەر عەقڵ و ژیریت کردووە ڕێک شوێنەکەیم دۆزیەوە ئەوە کاری لە تۆ کردووە گومان بۆ شوێنێکی تر مەبە خۆت بەوە مەزانە جنۆکە لە شتابێ و سحر لێکراوێ و چاوی پیس دەیدابی خەلەلی تۆ لەم شوێنەدا دەست پێ دەکا ئەی چارەسەر چییە وتم وەڵڵاهی برا بگەڕێنەوە خزمەت قورئان هەر لە سوورەتی حیجرا خوا باسی پێغەمبەر دەکا صلی الله علیه وسلم دڵنەواییە بۆ من و بۆ تۆ بۆ هەموو ئومەتی پێمان دەفەرمێ ئەگەر تووشی حاڵەتێکی وابوو ئەمانە جێبەجێ بکە بچۆ لای دکتۆری دەرونی عیلاجەکانیش وەرگرە دکتۆری دەرونی بەڕێز پزیشکانی دەرونی ئێوەش لە قورئانەوە ئەم عیلاجانیان تکایە پێ بڵێن خوا فەرمووی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم فسبح بحمد ربك بەردەوام زیکری خوا بکە 2 زیکری خوا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دانا بڵێ سبحان الله الحمد لله سبحان الله الحمد لله ئەو 2 زیکرە زۆر بکە دووەمیان خوا فەرمووی وەکن من الساجدین ئەوەندە نوێش بکە و پەنا بۆ نوێشکردن بەرە إذا حزبه أمر صلى پیغمبری خوا صلی الله علیه وسلم وکو صحیح سنن ابي داود هاتوا هر کاته دڵ تەنگی و مەراقێک ڕووی تێ بکردایە پەنای بۆ نوێشکردن دەبرد نوێش بکە خوانێ فەرموو وەکن مع الساجدین بەڵام ئاەتەکە ئەوەشی لێ دەخوێندرێتەوە مادام ساجدین لەگەڵ کۆمەڵی سوز دەبەراندابە واتە گۆشەگیر مەبە هەر کاتێک بەڕێزم تووشی خەم و مەراقێک بووی بە هەر شێوەیەک بێ بە تەنها دامەنیشە هەوڵ بدە گۆشەگیر مەبە بڕۆ بۆ مزگەوت لەگەڵ ساجدی نابە وەرە لە جومعە بەشدار بە وەرە لە نوێژی جەماعەتدا مەبڕێ بڕۆ کۆڕێکی خێر و زیکر و قورئان خوێندن و دەرس و دەوری مزگەوتێکەوە بەشداری بکە بڕۆ دانیشتنی کۆمەڵک هاوڕێی بەڕێز و بە ئەدەب و خواناس و دیندار و قسە خۆش بەشداری دوو قسەی خۆش بکە بە تەنیا دامەنیشە زیکری خوا بکە نوێژ بکە سوزدە بەرە بەڵام لەگەڵ جەماعەتا بە واتە لە جومعە و جەماعەت خۆت دامەبڕە گۆشەگیر مەبە ئەینا بە تەواوەتی عەقڵت لەدەست دەدەیت سێمیان واعبد ربك حتى يأتيك اليقين لەسەر عیبادەتەکەشت بەردەوام بی هەر ئەو بەڕێزەی کە من وتم عەرزم کردم بینیم وتی وەڵڵاهی جار هەیە خەریکە نوێژەکانم ناکەم چەند ڕۆژووی ڕەمەزانیشم نەگرتووە وازم لێ هێناون دیسان دەگەڕێمەوە چەند جومعە دێمەوە مزگەوت لە دەرگای مزگەوت گەڕامەوە نەچوومە مزگەوتەوە ئەبێ ئاگال لێبێ خوا دەفەرمێ لە دینداریەکەتدا نەبڕێ لە خواپەرستیەکەت بەردەوام بە بیر لەوە نەکەیتەوە بڵێ خۆم دەکوژم و لە دنیا بێزارم نە چاوەڕێ بکە حتا مردن دێ بۆلات الله أكبر قرآن چەند وردە خوانەی فەرموو حتا تأتي اليقين هەتا دەگەی بە مردن نا تۆ ناگەی بە مردن دێ بۆ لای تۆ چەند کەس بە تەما بوو 90 ساڵ بژیا و لە 30 ساڵی دام برد چەند کەس بە تەمای پرۆژەی گەورە بوو 50 ساڵی تر بێتە بەر هەموو بۆ ڕۆژی دوایی مرد مردن بەڕێوەیە بۆ لای تۆ ناڕۆی بۆ لای مردنەکە وا بەڕێوەیە دەسەبر بگرە چەند ڕۆژێکە ئارام بگرە مردنێکی پاک و پوخت و ئیماندارانە دێ بەخوا لە بەهەشتا یەکجاری ئیسراحەت دەکەی لەو خەمە ڕزگارت دەبێ واعبد ربك حتى يأتيك اليقين لخواپەرستی و دینداریەکەت کڕە ئامان شەیطان لەو ڕێخەم و خەفەتەوە نەیەڵێدا ببڕێ دەروونەکە وا لێ نەکا دنیاشت بڕۆ قیامەتەکەشت بڕوە چوارەم پشتگیری لەلایەن دڵسۆزانەوە تا هەز نەکات بە تەنهایە ئەو کەسانی کە لە ماڵەوە کەسێکتان هەیە و تووشی نەخۆشی نەفسی بووە بە تەنها بەجێ مەهێڵن دڵنەوایی بکەن بە دەوریەوە بن مەڵێن تازە تیاچووی چەند دکتۆرمان پێ کردی چەند شێخ و مەلا دوعای بۆ کردی چاک نەبووی بڵێن نانا واللهی خوای گەورە ڕزگارت دەکا بڵێ ئەو قسانەگە بوختانت بۆ کراوە بەخوا شکر بۆ خوا ئێمە هەموو دەزانین کە تۆ کەسێکی پاکی بێمەوقیف مەبە بەرامبەری خوای پەروەردگار خۆی لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە جواب بە هەز بە بێکەسی نەکە
پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێ خۆی بەو خەڵکەی نەبوودوانیم ئەوەی ئێوە دەیڵێن درۆیە خوا هاتە جواب لەسەری دڵنەوایی کرد فەرمووی وما هو بقول شاعر ولا بقول كاهن وما صاحبكم بمجنون ما أنت بنعمة ربك بكاهن ولا مجنون أم محمد صلى الله عليه وسلم نشيتا نكاهنا نشاعرة نساحرة خوا هەمووی ڕەت کردەوە دیفاعی لێ کرد دڵخۆشی دایەوە کەواتە هەر کات بوختان بۆ کەسێکی بێتاوان کرا ئەزیزم بێ مەوقیف مەبە لە فەیسبووکە بوختان بۆ کەسێکی بێتاوان دەکرێت ماڵێ من حەقم لێدە تۆش کۆمنتێکی جوان بنووسە خۆ زمانن نەبەسراوە خۆ دەستن نەبەسراوە خوای گەورە فێری کردین کاتێک کەسێ دەکەوێتە تنگانەیەکە و زمانی نەشتەری ناحەزانی بەرامبەر هەیە بێ مەوقیف مەبە مەسئولیەتت لەسەر شانە تۆش مەوقیفێک بنوێنە کۆمنتێک بەبێتە شیر و ناوزڕاندن حەقیقەتی شتەکان وەکو خۆی باسکە پێنجەمیان ئەبێت دڵی بدرێتەوە باسی بەسەرهاتی ڕابردوانی بۆ بکرێت عەرزم کردن هیوا هەیە ئازیزێکی لەدەست دەدا وەڵڵاهی جار هەیە دەچێت پرسەیەکەوە چەند ئاەت و حەدیث و بەسەرهاتێک دەیجێڕیتەوە هەز دەکەی ئەو کەسەی کە ئازیزی لەدەستداوە چەند ناڕەحەتە وەکو گوڵ دەگەشێتەوە یەکسەر قسەکان کاری لێ دەکا کاکە هەر تۆ خەڵکت لێ نەمردووە هەر تۆ کوڕن نەمردووە هەر تۆ کچن نەمردووە هەر تۆ خێزان و هاوسەرت نەمردووە وەرە سەیری ژیانی ساڵحان و چاکان و پاکان و پێغەمبەران کە وەرە هەر لە زمانی خۆمانە سیر کە خەڵک چی لێ قەوماوە وەڵڵای یەکسەر کار لەسەر دڵ و دەرونی دەکا هەر تۆ نەبووی هەر تۆی بە دڵخوازی خۆن نەگەیشتووی ئەی کچەکە بەو کوڕە شاد نەبووی وەڵڵاه دواتر ژیانت دەگۆڕێ شوش دەکەی مناڵیشت دەبێ فڵان کەست هەر لە یادیش دەکەی ئەها فڵان کەسی تریش وا بوو بۆمان دەگێڕنەوە چۆن بوو نمونەی بە خۆت بۆ بێنەوە یەکسەر ئاوێکی ڕەحمەت بە دڵ و دەرونیدا دەکرێت هەر تۆی بوختانت پێکراوە عایشە بوختانی پێ نەکرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 6 دانە بوختانم بۆ باسکردن پێی نەوترا تۆ لەو پاکترین نەعوذ بالله نا والله دەسەبر بگرە بۆیە خوای پەروەردگار دڵی پێغەمبەر دەداتەوە صلی الله عليه وسلم پێی دەفەرمێ ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك إن ربك لذو مغفرة وذو عقاب أليم أي محمد خوشويستم صلى الله عليه وسلم هر قسەیەکی نەشیاو بە تۆ وترابێ دڵنیابە بە پێغەمبەرانی پێش تۆ ژوتراوە هیچ پێغەمبەرێک نییە ئەم قسە نەشیاوانی پێ نەوترابن خوا دەفەرمێ كذلك ما أتى الذين من قبلهم من رسول إلا قالوا ساحر أو مجنون هیچ پێغەمبەرێک نەبووە لە پێش تۆدا بوو بە پێغەمبەر إلا خەڵکەکە وتویانە ئەمە شێتە ئەمە ساحرە ئاسایی بێ بەلاتەوە ئەوانە لە پێش تۆشدا پەیامی پێغەمبەران و پاکان هەروە وتووە زمانی ناحەزان لە ئاستیانە ناگیرێ یەکسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خوێندنەوەی ئەم ئاەتە قورئانیانە کە خوا وەحی بۆ دەنا دڵ و دەرونی ئارام دەبوو بۆیە بەسەرهاتی ئەو کەسانی کە هەمان دەرد و نەخۆشیان توش بووە هەمان ناڕەحەتیان بەرامبەر کراوە خوای گەورە سەبووری دڵی ئەو کەسانە دەدا خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ دڵی پێغەمبەر دەداتەوە فإنهم لا يكذبونك والله تۆ بە درۆ دانانێن ئەوانە دەزانن کە تۆ چەند ڕاستگۆی ئیمامی تەبەری ڕەحمەتی خوای لێبێ لە جامیع البیانە لە تەفسیرەکە دەفەرمێ ڕۆژێک ئەبوو جەهل و کابرایەکی تری لەگەڵا بوو ناوی ئەخنەس بوو هەردوو بە دوو بوون دانیشت بوون ئەخنەس وتی ئەبە الحەکەم بە ئەبوو جەهلی وت باشە هەر خۆمانین و کەسی قوڕەیشمان لا نییە تۆ بڵێ محەممەد کە دەڵێ پێغەمبەر و ئەمە کەلامی خوا بۆتان دەخوێنمەوە درۆ بکە وتی ناوەڵڵا ناوەڵڵی محەممەد لە ژیانە درۆی لێ نەبیستراوە قەتیش درۆ ناکە وتی ئەی بۆ بڕوای پێ نەکەین ئەی تۆ بۆ ئەوە دژایەتی دەکەی وتی کاکە ئەوە لە بەنی هاشمە ئەوە لە بەرەبابی فڵان کەسە ئەوان کۆمەڵە شتیان بەدەستەوەیە لە کاتی جەنگا کە جەنگ دەکەین ئاڵای جەنگ بەدەستی بەرەبابی ئەوانەوەیە پەردەی کەعبە ئەوان ساڵانە تازەی دەکەنەوە سیقایەت الحاج ئاوی حاجیان ئەوان دەیدەن بە خەڵک جا ئێستا بەس پێغەمبەرایەتی ماوە پێغەمبەرایەتیش بۆ بەنی هاشم بێ ئێمە چیمان بۆ دەمێنێتەوە والله هەتا مردن لەسەر ئەوە دژایەتیان دەکەم ئەینا بەخوا دەزانم کە درۆ ناکە خوا فەرمووی تۆماری کرد فإنهم لا يكذبونك والله دزانن تو رازقوي ولكن الظالمين بآيات الله يجحدون أوانا أو الظالمان إنكاري كلام خوادكن لا دل جحد أويا لا دلو برواد بشتيق نبي وزمان اشتيق بلا لا دلو دزانن أم قرآن كلامي خوايا بلام أو تكبر ناهلا أو برجوان دي دنيا يناهلا بلا خوشويستان أبي أقاما لخومان بي خوا فرموي فاصبر على ما ولقد كذبت رسل من قبلك لسورة الأنعام آيات 34 دواي أما آيات فرموي ولقد كذبت رسل من قبلك بيش توش بيغمبران يان بدرو دانا فصبروا على ما كذبوا أو بيغمبران الصبر يانقرت
لەسەر ئەوەی بە درۆیان دانان خوانەی فەرموو بە درۆیان خستنەوە ئاگاتان لە تەفسیرە کوردیەکان بێ پێغەمبەر و پێغەمبەران بە درۆ نەخرانەوە درۆ خستنەوە یعنی درۆی کردبێ و لێ ئاشکرا بوو بێ بە درۆیان دانان خۆیان ڕازگۆ بوون بەڵام بە درۆیان دانان پێغەمبەرانی تۆشیان وا لێ کرد و ئوذ و ئازاریشیان دان فەسەبەڕوا بەڵام ئەوان ئازاریان کرد ئەوان سەبریان کرد فەسەبەڕوا عەلا ما کەذەبوا وئوذوا حەتتا ئەتاهم نەسڕونا تا ئێمە بەهانایانەوە چوین تا ڕزگارمان کردن ڕۆژە تۆش ڕزگار دەکەین دوای 13 ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو مەینەتیانەی مەکە ڕزگاری بۆ خوا دەرگای ڕەحمەتی لێ کردەوە تۆش کە تووشی خەم و مەراقێک بووی تووشی ئازارێکی دەرونی بووی سەبر بگرە و ڕوو لە خوا بە دڵنیا بەخوا دەرگای ڕەحمەت لێ دەکاتەوە درێژەی ئەم بابەتە و چارەسەری نەخۆشیە دەرونیەکان لە قورئاندا ئینشاء الله هەڵدەگرین بۆ وتاری داهاتوو یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای گەورە لە دڵتەنگی و خەم و مەراق خوایە بمان پارێزی یا ڕەبی خوای ئەو کەسانەش کە تووشی ئەم قەلەقی و دڵتەنگی و نەخۆشی نەفسی و دەرونی بوون خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە پەروەردگارە لێت دەپاڕێمەوە ئەوانەی نەخۆشن لەگەڵ ئەم دەستە بەدەست نوێژانەدا داوای دوعای خێریان لەم مسلمانە و مسلمانان کردووە یا ڕەبی خوای پەروەردگار شیفایان بدەیت یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسێ نەخۆشە یا ڕەبی خوای گەورە یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری دەرگای ڕەحمەتی خۆت لە هەموو لایەکمان بکەیتەوە یا ڕەبی خوای لە زمانی ناحەز و ناکەسان بمان پارێزی ئەگەر هەر شتێکمان بەرامبەر وترا سەبر و ئارامیمان پێ ببەخشی یا ڕەبی خوای گەورە هەمیشە ڕەحمەت و میهرەبانی خۆتمان لەگەڵا بێ لەگەڵ ئەم کوردستانە لەگەڵ ئەم خەڵکە موسڵمانە لە هەموو بەڵاو موسیبەتێک بمان پارێزی دەرگای ڕەحمەتی خۆتمان هەمیشە لێ بکەیتەوە ئامین ئامین والحەمد لله رب العالمین